بەڵێ دەچمەوە سوپاس بۆ هاوکارم شێما بایس لە هەولێرە و لەگەڵمان بووی جارێکی دیکە دەچمەوە بەغدا لای میوانەکەم بەڕێز ئیبراهیم سەرات شرۆڤەکاری سیاسی لەبارەی دۆخی عراق ناکۆچەکانی عراق و هەوڵەکانی کۆبنەوەی پەرلەمان و لایەنە سیاسەکان گفتوگۆی لەگەڵ دەکەم بەڕێز سەرات سڵاوت لێبێت لایەنەکان چاوەڕێن کە چ لە ئیمام حوسێن تەواو بێت دوای تەوابوونی چلەکە چ ڕوو دەدات؟ شكرا لكم وتحية لكم ولمشاهدي قناتكم وقرا. الحقيقة أن ما يتوقع به بعد لراستيدا وإلى دوای چلەی تەمینی ئیمام حوسەین پێشبینی دەکەینەوە کە پەرلەمان کۆ ببێتەوە لە پەرلەمانی عراقداوە کۆبوونەوەی یەکەم لە 2 مانگ دوایەوەی پەرلەمان پەکخراوە دروست ببێ جلسەیەکی ڕۆتینی بێ دروست ببێ فاتیحای خێر دروست ببێ بۆ ئەوەی کە هەیە دوای ئەوەش ڕەنگە ڕێککەوتنێک بکرێ بۆی کە دانیشتنی دووەم بکرێ بۆی سەرە کۆمار هەڵبژێردرێ بۆ ئەوەی کە کەسێک هەڵبژێردرێ ئەو کەسەی دیکەش بۆ پۆسی سەرۆکە زیران ڕابسپێردرێ و ئێمە پێم وایە کامە چارەسەری کێشەکان بکەوە ئەوە بکات کە هەموو خەتواتەکانی دەستور بەهاوێژرێ هەرچەندە فەوزایەکی سیاسی و ئەمنی هەیە و پەرلەمان پەخراوە بۆ ماوەی 2 مانگە ئەوەیە کە پێشبینی دەکەین کە کوتلە سیاسەکان پێی هەڵبستن ئەمە پێی ڕێکەوتن دەبێت لە نێوان کوتلە سیاسیەکان چونکە دەزانن کە ئێستا بڕیارێک هەیە بڕیارێک نییە لەلایەن دادگای فیدرالیۆ بۆی پەرلەمان هەڵبەشێتەوە ئەمە دافعێکی گەورە دەبێت کە هەموو پێنگاوە دەستوریەکانی دیکە هەروە پەرلەمان کۆ ببێتەوە کە پەرلەمان هەڵنەوەشێتەوە و کاری خۆی بکات. یعنی بەڕێز سەدر پێم وانییە کە دەوڵەت پەیک وەخە ئێستا هەمویان دادگای فێدرالی لەگەڵ ڕێزی زۆرم دەبینی ڕێزی دەستور و قانون و هەموو شتێک دەگرێ حکوومەتێکی ناتوانێت کە عراق حکوومەتێکی شەرعی نەبێ پەرلەمانێکی شەرعی نەبێ. بەڕێز سەرات جارێکی دیکە سڵاوت لێبێت ببوورە کەمێک ئێوەمان وەستان پێکەوە بینەری ئەم ڕێوەڕسمە بووین کە لە بەریتانیا بەڕێوە دەچێت ڕێوەڕسمی سوێن خواردنی پاشای چارلزی سێم. لەنێو قسەکان کە قسەکانم پێبڕی پرسیاری ئەوم کرد گوتم تۆ باسی ئەوەت کرد کە پەرلەمان ڕەنگە دوای چلەی ماتەمینی ئیمام حوسێن کۆ ببنەوە گوتم سەدر بەوە ڕازی دەبێت کە کۆ ببنەوە دوای ئەوەی کە خۆپشاندانەکان هەم بۆ ئەوە بۆ پەرلەمان هەڵوەشێتەوە. يعني هي ليست مشروط لأنه موافقة السيد الصدر يعني هو مرج نییە کە موافقەی بەڕێز سەدر بێت چونکە گفتوگەکان بەردەوامن کە هاوبەشی سیاسی هەنوە هەروها بەرژەوەندی نیشتیمانی بەرژەوەندی گەورە لە عراق پێویستە بۆی کە هەنگاوی دەستوری بەهاوێشترێ بۆ ئەوەی دامەزراوە سیاسیەکان کاری خۆیان بەکەن دەزانی کە پەرلەمان پەک خراوە ناتوانین دادگا پەک بخەی حکوومەت پەک بخەی پێویستە حکوومەتێکی ڕاگوزەرت هەبێ ئەمیش دەسەڵاتی کەمە دەزانی ناتوانێت مقتەدا سەدرکە ڕێ لە هەنگاوە دەستوریەکان بگرێت ئەمڕۆ پێویستە حاڵەتی عینادی سیاسی ڕاوەستە و هەمویان بچنە سەرمێزی گفتوگۆ دام و پشتیوانیەکی ناودەوڵەتی هەیە بۆ دامەزراوە دەوڵەتیەکانی عراق بۆ دادگا بۆ دەستور بۆ دامەزراوەکان و هەروەها دەبێ ڕێزگرتنی دەستور و دامەزراوی دەوڵەتی هەبێ بەرژەوەندی باڵای عراقی پێویستە هەموو کوتلە سیاسیەکانی عراق ڕێزی بگرن و هەروە هەنگاوە دەستوریەکان جێبەجێ بکەن و بگەڕەوە پەرلەمانی عراق بۆی دانیشتن بکەن بۆ ئەوەی کارەکان بەڕێوە ببن. پەرلەمان دەتوانێت کەوا سەرۆک و وەزیران کۆمار هەڵبژێرێ سەرۆک و وەزیران دەستنیشان بکرێ یاخود هەڵبژاردننی پێشوەختە بکرێ کەسێک دەستنیشان بکەن لەیان چوارچەوەی هەمانگی کە کابینەی نوێ پێک بێنێ. بەڵێ
باشە سەبارەت بە دەستپێشخەریەکەی سەدر بۆ ئەوەی مانەوەی مستەفا کازمی سەرۆکوەزیران و ئەو سەرپەرشتی هەڵبژارنی پێشوەختە بکات لە بەرامبەردا سەرکردەیەکی چوارچێوەی هەماهەنگی ئەمە ڕەت دەکاتەوە پێت وایە و عینادەی کە تۆ باسی دەکەیت لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئەمە عینادەکە قوڵتر ناکاتەوە. من پێم وایە ئەمەیان دەمێنێتەوە لە سەریرادی کوتلە سیاسیەکان چوارچێوەی هەماهەنگی ڕەتی دەکاتەوە کە کازمی بمێنێتەوە یاخود خولەکەی نوێ بکرێتەوە لەسەر کورسی بمێنێتەوە چوارچێوەی هەماهەنگی و هاوپەیمانەکانی دەیانەوێت کە هەنگاوە دەستوریەکان جێبەجێ بکرێن لەگەڵ ئەو کوتلە سیاسیانەی کە دەیانەوێ ڕێکارەکان جێبەجێ بکرێت. مەرجی سەدر پێویست نییە لەسەر کوتلە سیاسیەکان ئەو پڕۆگرامێکی هەیە و ئەمانی دیکە پرۆگرامێکی دیکەیان هەیە. من پێم وایە کە کوتلە سیاسیەکان دەیانەوێت کە مستەفا کازمی حکوومەتێکی ڕاگوزەرە سەلاحیەتی تەواوی نییە کاتی کە دەستی پێکرد 124 ملیار دلاری لەبەردەستا بوو دەزانی بەهای پەترۆلی زیاد بووە بەڵام دەبینی کە هەژاری گەیشتۆتە 30% و وەزعەکە زۆر خراپە بۆیە ئەمان دەیانەوێت کە کابینەیەکی نوێی وەزیران پێک بێ بە سەرۆکایەتی بەڕێز محەممەد شیاسودانی و هەنگاو دەستوریەکانی دیکە جێبەجێ بکرێت. من پێم وایەمانە هەموویان دەستورین و پێویستە حاڵەتی عینادی سیاسی بەردەوام نەبێت دا مانگە کە گفتوگۆ و دەستپێشخەریەکان ڕەت دەکرێنەوە لەم لاو لەو لاو گەف و هەڵگرتنی چەک هەیە و بەڵێ بەڕێز ئیبراهیم سەرراج شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵ ماوی سوپاس بۆ جەنابەت ماندوومان کردیت.